مسلمانانی بەڕێز و خۆشەویست، یەکێک لە پیاوچاکان، یەکێک لە خواناسان، یەکێک لە ئیمامە گەورەکان و زاناکانی ئەم سەردەمە، مەبەستمان سەردەمی ئیسلامە، لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئیمامی ئیبراهیمی کوڕی ئەدهەم، کە یەکێک لە زانا گەورەکان ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت. ڕۆژێک پیاوێک هاتە خزمەتی ئیمامی ئیبراهیمی کوڕی ئەدهەم ڕەحمەتی خوای لێبێ، فەرمووی: من کەسێکم گوناه و تاوانم زۆر کردووە، چارەسەرێکم بۆ بدۆزەرەوە، عیلاج چارەسەری گوناه و تاوان چیە کە وازی لێ بهێنیت. هەموو شتێک پشتیوان بەخوا عیلاج و چارەسەرێکی هەیە. ئەم نەسیحەت و ئامۆژگاریە چارەسەری وازهێنانە لە گوناه و لە تاوان. چارەسەری ئەوەیە کە خۆشەویستیت بۆ گوناه و تاوان نەبێت. فەرمووی: گوناه و تاوانم زۆر کردووە ئەی ئیبراهیمی کوڕی ئەدهەم، شتێکم پێ بڵێ، وام لێ بکات کاریگەری بەسەر دڵمەوە هەبێت، وام لێ بکات لە گوناه و تاوان بە دوور بم، ڕقم لە گوناه و لە تاوان بێتەوە. فەرمووی: من پێنج شتت پێ دەڵێم، ئەگەر توانیت بەسەر ئەم پێنج شتدا زاڵ بی، پشتیوان بەخوای گەورە لە گوناه و لە تاوان بە دوور دەبیت. ئەو کاتە دەبیتە کەسێکی ڕوو لە خوا، دەبیتە کەسێکی پاک و خاوێن، دڵ پاک، ڕەوشت پاک، کردەوە پاک، قسە پاک. بەڵام ئەگەر ئەم پێنج کردەوەیەت ئەم پێنج خاڵە جێبەجێ کرد، فەرمووی دە پێم بڵێ بۆی تۆبە بکەم و بگەڕێمەوە لای خوا. فەرمووی: إن أردت أن تعصي الله فلا تأكل رزقه. قال: فمن أين آكل وكل ما في الأرض رزقه. قال: أفيحسن أن تأكل رزقه وتعصيه؟ قال: لا. فەرمووی ئەگەر ویستت، ئەمە خاڵی یەکەم، ئەمە عیلاج و چارەسەری یەکەمە بۆی کاتێکە من و تۆ گوناه دەکەین ڕۆژانە، ئەم خاڵانەمە ئاگادار بین. ئیمامی ئیبراهیمی کوڕی ئەدەم ڕەحمەتی خوا لێ بێ فەرمووی: ئەگەر ویستت گوناه و تاوان بکەی، سەرپێچی فەرمانی خوا بکەی، سنووری خوا ببەزێنی، ڕزق و ڕۆزی خوا مەخۆ. ئەویش فەرمووی پیاوەکەوتی: چۆن شتی وا دەبێ؟ هەمووی ڕزق و ڕۆزیە کە لەسەر زەویدا هەیە، هەمووی ڕزق و ڕۆزی خوایە، هەمووی ڕزقی خوایە. من چۆن ڕزق و ڕۆزی خوا نەکەم و گوناه و تاوان بکەم؟ هەر کاتێ ویستت تاوان بکەی، ڕزق و ڕۆزی خوا مەخۆ. فەرمووی چۆن شتی وا دەبێت؟ هەمووی موڵکی خوایە، هەمووی ڕزق و ڕۆزی خوایە، ئێمە دەیخۆین. ئەویش فەرمووی ئیمامی ئیبراهیمی کوڕی ئەدەم ڕەحمەتی خوا لێ بێ، فەرمووی: ئایا جوانە بۆ تۆ؟ ئایا شتێکی جوانە، شتێکی شایستەیە، شتێکی جوان و ڕێکوپێکە کە ئینسان ڕزق و ڕۆزی خوا بخوات و گوناه و تاوان بکات؟ فەرمووی: نەوەڵڵا. ئەگەر کەسێک لە ئێمە جاری وایە دەبینین کەسێک دەمانەوێت خراپە بەرامبەری بکەین، یاخود کەسێک خراپە بەرامبەری بکات، دەڵێ فڵان کەس خراپە بەرامبەر بە فڵان کەس مەکە، تۆ نمەکی ئەوت کردووە، لە ماڵەکەی نانەوت خواردووە، چاکەی هەیە بەسەرتەوە بۆ دژایەتی دەکەی، چاکەی هەیە بەسەرتەوە نانی ئەوت خواردووە، بۆچی دژایەتی دەکەی؟ بۆ پیلانی بۆ دادەنیت. یاخود بیستومانە دەڵێ من فڵان کەس خراپە بەرامبەری ناکەم چونکە نمەکیم کردووە. ئەی باشە ئێمە ڕۆژانە نمەکی نیعمەتەکانی خوا ناکەین؟ بۆچی بەرامبەر بە مرۆڤێک وەفات هەیە حەزەکەی سەرپێچی فەرمانەکانی نەکەی؟ دێتە ماڵەکەت ئەڵێ چونکە چاکەت بەسەرمۆیە بەسەر چاو، تۆ چی بڵێ بەسەر چاو؟ ئەی باشە بۆ فەرمانی خواوە ناڵێی؟ خوای گەورە دەفەرمێ گوناه و تاوان مەکە، ڕزق و ڕۆزی خوش دەخۆی، بەڵام سەرپێچی فەرمانەکانیشی دەکەی. وتی وەڵڵا ڕاست دەکەی. ئەگەر ئینسان وەفای هەبێ بەرامبەر بە خوای گەورە، خۆی لە گوناه و لە تاوان دەپارێزێ، چونکە لە هەموو کەسێ زیاتر کە من و تۆ قەرزاری بین خوای گەورەیە، نەک مرۆڤەکان. مرۆڤەکان لەگەڵ خوای گەورە بەراورد ناکرێ، بەڵام ئەوەندە وەفامان بەرامبەر بە مرۆڤەکان هەیە، زۆر بە کەمی بەرامبەر خوا وەفامان هەیە. بۆیە هەر کاتێک فەرمووی ویستت گوناه و تاوان بکەی، ڕزق و ڕۆزی خوا مەخۆ. فەرمووی دە دووەم خاڵم پێ بڵێ. ئیمامی ئیبراهیمی کوڕی ئەدەم ڕەحمەتی خوا لێ بێ بەو پیاوەی فەرموو: إن إذا أردت أن تعصيه فلا تسكن بلاده وملكه. قال: هذه أعظم من الأولى،
فأين أسكن ئیمام ئیبراهیمی کوڕی ئەدهم ڕەحمەتی خوا لێ بێ فەرمووی ئەی فڵان کەس ئەگەر ویست گوناه و تاوان بکەی لە موڵکی خوادا دامەنیشە بڕۆ لە شوێنێکا گوناه و تاوان کەم کە موڵکی خوا نەبێ فەرمووی وەڵای ئەمە لەوەی تر قورسترە ئێ باشە لەکوێ دانیشم هەرچی ئەرز و ئاسمان هەیە ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا نێوان ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا هەموو بوونەوەر موڵکی خوایە ئەی باشە من شوێنێک نییە بڕۆم بۆی کە موڵکی خوا نەبێ گوناه و تاوانی تیا بکەم ئەویش فەرمووی یا هذا أفيحسن أن تأكل رزقه وتسكن ملكه وتعصيه قال لا فەرمووی ئەی فڵان کەس باشە جوانە بۆ تۆ ڕزق و ڕزی خوا بخۆی لە موڵکی خوادا بیت بەڵام گوناه و تاوانیش بکەی ئەمە جوانە ئەمە شتێکی باشە وتی ناوەڵڵە یعنی تۆ جاری وای ئەشتە ماڵێک لەو ماڵەدا لە ڕوت نایە هەموو شتێک بڵێ پێت عیبە هەڵێ لە ماڵی پیاوە دانیشتومە نابێ هەموو قسەی بکەم یا لە ماڵەکەی خۆتە ئەڵێ من هیچ ناڵێم بەرامبەر چونکە لە ماڵی خۆما دانیشتومە ئەی تۆ لە موڵکی خوادای لە وڵاتەکان و لە شارەکانە کە هەمووی موڵکی خۆیان دانیشتوویتە گوناه و تاوان دەکەی بۆیە هەر کاتێ ویست گوناه و تاوان کە لە شوێنێکا بی کە موڵکی خوا نەبێ شتی واش نییە کەواتە فەرمی ڕاستەکەی وەڵڵا ئەمە قورسرە کەواتە ڕزقی خوا دەخۆی لە ناو موڵکی خوادا دەژیت بەڵام سەرپێچی فەرمانی خوش دەکەی ئەمە ئەو پەڕی بێوەفاییە ئەو پەڕی سەرکەشیە ئەو پەڕی ئەوەیە کە تۆ خۆشەویستی خوا ترسی خوا بەڕاستی لە دڵتان نییە با بیرێ بکەینەوە شەرم بکەین باشە ئێمە خوا ڕزقمانەدا ئەمە چاکەیەکە بەسەرمانەوە لە موڵکی خوادا دەژین چاکەیە تریشە بەسەرمانەوە بۆ سەرپێچی فەرمانی خوا بکەین ئەو کەسێک کە زینا دەکەی خراپەکاری دەکەی ئەو کەسێک کە گوناه و تاوان دەکەی ڕیبا دەخۆی شەرم لە خوا بکە بە دڵنیایەوە ڕۆژێک دێت باجی تاوانەکانت ئەدەی کە لە موڵکی خوادا سەرکەشی و سەرپێچیت کردووە ئیمامی ئیبراهیمی کوڕی ئەدەم ڕەحمەتی خوا لێ بێ فەرمووی خاڵی سێمت پێ ئەڵێم إذا أردت أن تعصيه وأنت تحت رزقه وفي ملكه فانظر موضعا لا يراك فيه فاعصه فيه قال يا إبراهيم كيف هذا وهو يعلم السر وأخفى إمام إبراهيم رحمة إخوالي بيفرمي أي فلان كس كاتك تتوي قناه تاوان كي تو رزق روزي خواه بسر تويه وتو لملك خواه داي بۆیە هەر کاتێ ویستت گوناه و تاوان بکەی مادەم ڕزقی خوا دەخۆی مادەم لە موڵکی خوادای لە شوێنێکا گوناه و تاوان بکە کە خوا نەتبینێ لە خوا خۆت بزرکە ئەویش فەرمووی تۆ چی دەڵێ ئەی ئیمامی ئیبراهیمی کوڕی ئەدهم خوای گەورە ئاگاداری ناو دڵەکانە ئەوەی کە لە ناو دڵەکانە شاراوەتەوە ئەوەی بە ئاشکرا قسە بکە ئەوەی بە نهێنی قسە بکە لای خوا فەرقی نییە ئەوەی لە تاریکیدا بێ و لە غورفەیەکا و دەرگاکە و پەنجەرەکان دابخە و لە سەحرایەکا بە هیچ فەرقێکی لای خوا نییە بۆیە هەر کاتێ ویست گوناه و تاوانکەی بە خۆت و مۆبایلەکەتەوە کاتێک کە ئام و مۆبایلت پێیە ئەم بەڵایە ئەگەر بۆ خوا بەکاری نەهێنی وەکو ئیمامی ئەبوو حازم ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ كل نعمة لا تقرب من الله فهي بلية هەر نیعمەتێک لە خوا نزیکت نەکاتەوە بەڵایە ئەمە نیعمەتێکی خوایە ئەگەر بۆ چاکە بەکاری بێنی بۆ خراپەش بەکاری بێنی بەڵایەکە بۆ دنیا و قیامەتت بۆیە هەر کاتێک کە ئەم مۆبایلت پێ بوو ویست گوناه و تاوان بکەی لە شوێنێکی تەنهادا خێزانت خوشکی بەڕێزم پیاوەکەت برای بەڕێزم باوک و دایک و کەسوکارت ئاگایان لێ نییە دڵخۆش مەبە خوایەکەی ئاگای لە هەموو شتێک هیچی لێ بزر نابێ بۆی هەر کاتێ ویست تاوانکەی بە جۆرێ بیکە لەو بەو تاوانە بە ئەو گوناهە بە مۆبایلەکەت یا بە هەر شتێکی تر بیکەی با خوا نەتبینێ شتی واش نییە بۆی دڵخۆشمە بە بڵێ کەس نامبینێ باوکم بەخوا ئاگای لێ نییە خێزانم پیاوەکەم براکەم خوشکەکەم کەسوکارم ئاگای لێ نییە باشە ئەگە برادەرێکت بێتە ژوورە و مۆبایلەکەت لەسەر چی بێ نایگۆڕی بەس ئەوەندەی برادەرێک شەرم لە خوا ناکەی بۆی هەر کاتی ویست گوناه و تاوان بکەی لە شوێنێکا گوناه و تاوان کە خوا نەتبینێ ئەویش فەرمی چۆن شتی وا بێت شتێک نییە لە خوا شاراوە بێت قال أفيحسن أن تأكل رزقه وتسكن ملكه وهو يراك ما تجاهر به قال لا
فەرمووی ئایا جوانە بۆ تۆ تخوا ئەمە شایستەیە بۆ تۆ تخوا ئەمە وەفایە بۆ تۆ بەرامبەر بە پەروەردگارت ڕزقی خوا بخۆی لە موڵکی خوا دابی لە ژێر مراقبە و چاودێری خوا دابی گوناه و تاوانیش بکەی فەرمووی ناوەڵڵا کەواتە ئەمە عیلاجەکانە ئەمە عیلاجی وازێنانە لە گوناه و لە تاوان عیلاج حب المعصیە کاتێک کە تۆ خۆشەویستیت بۆ گوناه و تاوان هەیە بە دڵنیاییەوە بزانە هەر کاتێک لە هەر شوێنێکا گوناه و تاوان بکەی خوا ئاگای لێت بۆیە بە خۆتا بچۆرەوە بڵێ خوای گەورە ڕزقی داوم با وەفام هەبێ خوای گەورە منی لە سەر زەوی داناوە با وەفام هەبێ و شوێنێکیش نییە من خۆمی تیا بشارمەوە تا گوناه و تاوانی تیا بکەم شتێکی شاراوە نییە لای خوای پەروەردگار کەواتە دڵخۆش مەبە بە گوناه و تاوان دڵخۆش مەبە کاکە گیان کاتی ئەڕۆی بەلای ئافرەتی زینای لەگەڵا ئەکەی بڵێ پیاوەکەی ئاگای لێی نییە ئەو کەسە ئاگای لێیە کە ڕۆژی قیامەت دەگەڕێتەوە خزمەتی بەسەر شۆڕی بەڕسوایی ئەگەر تۆ بەنەکی خوشکی بەڕێزم دڵخۆش مەبە مێردەکەت ئاگای لە تۆ نییە ئەو خوایە کە دوای مردنت ئەگەڕێتەوە بۆ لای ئاگای لە تۆیە کە تۆ چی دەکەی ئەو کەسێک کە خیانەت دەکەی پیاوە کوژی چاڵ بۆ خەڵکی هەڵەکەنی دڵخۆش مەبە با کەسێکش نەزانێ با کەسێکش پێت نەزانێ خۆ ئاگادارە کە تۆ خەریکی چیت کەواتە بە خۆتا بچۆرەوە یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی گوناه و تاوان لە دڵمانە یا ڕەبی خوایە دەرکەی ئامین 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 الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه إمامي إبراهيم كوري أدهم رحمة خوالي بفرموي أي فلان كسكاتك دتوي قناه تاوان بكي خالي شوارة مشت بيالي إذا جاءك ملك الموت ليقبض روحك فقل له أخرني حتى أتوب توبة نصوحا وأعمل لله عملا صالحا قال وكيف ذلك والله يقول فإذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون قال يا فلان أفأنت إذا لم تقدر أن تدفع عنك الموت لتتوب وتعلم أنه إذا جاء لم يكن له تأخير فكيف ترجو وجه الخلاص والنجاة أما خالد شوارع هر كاتي ملك الموت هاد بولات ملائكي الروح كشان سلامي خوي لسر بيه پێی بڵێ تاخیرم کە مۆڵەتم پێ بدە مەجالم پێ بدە هەتا تۆبە دەکەم و دەگەڕێمەوە بۆ لای خوا و کردەوەی چاک بخوا ئەنجام بدەم بە مەلەک المەوت بڵێ سەلامی خوای لەسەر بێ ئەی مەلایکەی ڕۆحکێشان مەجالێکم پێ بدە دەرفەتێکم پێ بدە بۆی تۆبە بکەم تۆبەی ڕاستەقینە ئەیش فەرمووی تۆ چی دەڵێی ئەی ئیبراهیم ڕەحمەتی خوای لێبێ کاتێکە ئینسان خوای گەورە دەفەرمێ کاتی مردنی هات نە تاخیر ئەبێ نە پێشەکەوێ چرکەیەک سەعاتێک دەقەیەک پێش و دوای ناکە کاتی مردنە دیاری کراوە ئەبێ لەو کاتەتا بمریت فەرمووی ئەی فڵان کەس تۆ ناتوانین مردن لە خۆت دوور خەیتەوە بۆی تۆبە بکەی ناتوانین مردن لە خۆت دوور خەیتەوە و تۆ دڵنیای لەوەی کە مردنت تاخیر نابێت ئەی باشە ئەگەر تۆبە نەکەیت و ئەمڕۆ و لە گوناه و تاوان و واز نەهێنی چۆن ئومێدت هەیە خوا لێت خۆش بێ چی ئومێد و ڕجایەک تێ ڕزگارت بێ لە قیامەت بۆیە پێش ئەوەی کە گوناه و تاوان ئەنجام دەین بیرێک لەوە بکەینەوە ڕۆژێک دێت مەلەک المەوت سەلامی خوای لەسەر بێتەوە خزمەتمان یەک بە یەک پێشا دەبین بخوا ئەمڕۆ یا بەیانی ئەو کاتە ئێمە نایبینین بڵێن تۆزێ تاخیرمان کە با تۆبەی ڕاستەقینە بکەین با دوور کات نوێژ زیاتر بکەین با جوزی قورئان بخوێنین با خواحافیزی لە ماڵ و مناڵمان بکەین ناوەڵا ئەو شتانە نییە کاتێک ئەزانی زرمە دێ لە زەوی کۆتایی پێدێ تاوە کۆتایی بێتێ کەواتە ئێمە مەجالمان نییە دەرفەتمان پێ نادرێ پرس و ڕایەک بە مەلەک المەوت بکەین سەلامی خوای لەسەر بێ و ڕێشمان پێ نادرێ مردنمان تاخیر کرێ کەواتە ئەمڕۆ تۆبە بکە لەوانەیە بەیانی خوا دەزانێ ئێمە لەکوێن چەند گەنجە بوو دوێنێ لەسەر زەویە فەڕیان لێدات ئێستا فەقیرە ژێر خۆڵان بەتەمای مردنیش نەبوون بەتەمابوون بە پیری تۆبە بکەن بەتەمابوون بە پیری بمرن بەتەمابوون ببنە باوک و باپیرە بەڵام هیچیان پێ نەگەیشت ئاواتەکانیان چۆ ژێر دڵەوە کاتی هەر کاتێک گوناه و تاوان کەی ئەوت لە بیر نەچێ مەلەک المەوت سەلامی خوای لەسەر بێت لە پڕا دیتە گیانت نە پرست پێکە نە پێش وەقت ئاگادار دەکاتەوە دێتە گیانت و ڕۆحت دەکێشێت بە پێوبی زرمە دێ بە زەویە دانیشت بێتی پاڵ ئەکەوی تەواو ڕۆحەکەت کۆتایی پێدێت جا بۆی هەر کاتی ویست گوناه و تاوانکەی
بە مەلەکول مەوت بڵێ بە تاخیرم کە با نەمرم بەڵام شتی وان نییە کەواتە مادەم نییە ئەمڕۆ تۆ بۆ بکە چونکە دوای کاتی مردنت هات دەرفەتت پێ نادرێ بەڵێ فەرمی خاڵی پێنجەم ئیمامی ئیبراهیمی کوڕی ئەدەهم ڕەحمەتی خوا لێ بێ فەرمووی بەو پیاوەی وت کە دەیەوێت تۆ بۆ بکا بگەڕێتەوە بەلای خوا فەرمووی يا فلان إذا جاءتك الزبانية يوم القيامة ليأخذونك إلى النار فلا تذهب معهم أي فلان كس كاتك روشي قيامتها ملائكي جهنم واتأوانيك سرپرشتي جهنم دكن سلام إخوائنا السلبية عليها ملائكة غلاظ شداد لا يعصون الله ما أمرهم خواهي قالوا فرمي لسر جهنم كما ملائكة ما دانا زور بقوة بهيزن رویان گرژە لەگەڵ خەڵکە ڕویان ناخۆشە لەگەڵ خەڵکە قسەیان ناخۆشە بەرامبەر بە خەڵکی یعنی قسە مەسمان جوێندان نی یعنی قسەی خۆش ناکەن بۆت مزگەنی خۆشت پێ نادەن فەرمی کاتێککە هاتن بۆی بدبن بۆ جەهەنم بەهۆی تاوان و گوناهەکانتەوە لەگەڵیان ئەمەڕۆ بەڵێ نایم لەگەڵتانە ئەتوانی ئەش فەرمی وەڵی کاتێککە مەلایکەی جەهەنم هاتن بە فەرمانی خوا منیان بر بۆ دۆزەخ بەخوا نە گوێم لێ ئەگرن نە قسەکانم وەرەگرن نەوازیشم لێ دەهێنن نەڕۆم بۆ جەهەنم بە قسەم ناکەن دەی فەرمووی ئەی باشە ئیتر تۆ چۆن فەکەیفە تەرجو النەجاتە ئیذەن دەی کەواتە تۆ مادەم ناتوانی خۆت ڕزگارکەی لە جەهەنم یەومە یودەعونە ئیلا ناری جەهەنەمە دەعا پەنا بەخوا خەڵکی دەدێتە بەر بۆ جەهەنم بەڕێیان دەکەن پاڵیان پێوە دەنێن بڕۆن بۆ جەهەنم چونکە لە دنیادا گوناه و تاوانتان کرد کەواتە هەر کاتی ویست گوناه و تاوان کەی بیرێک لەو بکەرەوە بە مەلایکە بڵێ من نایم بۆ جەهەنم لەگەڵێوەدا ناتوانم بمبەن ناتوانی بێگومان شتیوان نییە مەلایکە شتێک نییە مرۆڤ دەرەقەتی بێ و توانای مرۆڤ بێت مەلایکە سەلامی خوا لەسەر بێ شاخەکان هەڵەگرێ چەکوشی پێ وەک حەدیثات و پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم بیدا لە شاخێکی بەرد و تاوێری کاتە خۆڵ تۆ ئەتوانی لەگەڵ بڕی نایم بۆ جەهەنم ناوەڵڵا گوناه و تاوان بەرەو جەهەنممان دەبات بەرەو سەرکەشیمان دەبات سەرکەشی بۆ جەهەنممان دەبات کەواتە ئەم پێنج نەسیحەتە بۆ ئێمە بەس ئەگەر بە خۆمان دابچینەوە پیاوەکەوتی بەس تا بەسمە ئەنا ئەستەغفر الله وأتوب إليه تا من تۆبەم کرد ئەوە گەڕام و بۆ لای خوا بەڵام خەڵکی هەزار ئامۆژگاری بکە بە خۆیان ناچێتەوە هەزار جار وتاری بۆ لێ بدە بە خۆیان ناچێتەوە بەڵام ئەم پیاوە بەم پێنج خاڵە خوا هیدایەتی دا وبەردەوامیش بوو وەلەزیمە العیبادەتە حەتا فارق الحەیات حتا مرد عیبادەتی بۆ خوا کرد وازی لە گوناه و تاوان هێنا فەرمی بەسمە تەواو ئەم نەسیحەتە بگرمە گوێم بەسمە مناڵم بیکە ئەڵقەیە بیکە گوێت بیکە لوتەوانە بیکە لوتە بۆیە بەردەوام لەبەر چاوت بێ بەردەوام لەبەر چاوت بێ ڕزقی خوا دەخۆی لە موڵکی خوادای خوا ئاگای لە تۆی چاودێری تۆ دەکات کەواتە ئاگاداری خۆت بە کاتێک گوناه و تاوان دەکەی هەر گوناه و تاوانی دەکەی دڵخۆش مەبە وەک دڵنیا بە ڕۆژێکیش دێ مەلەکول مەوت سەلامی خوا لەسەر دەرفەتت پێ نادا و ڕۆژێکیش بۆ جەهەنم ڕۆشتی پەنا بەخوا خوا بتپارێزێ بەخوا ناتوانی بڕێ نایم ناتوانی دەرفەتێکت پێ بدەن بۆی بگەڕێتەوە بۆ دنیا کەواتە بە خۆتا بچۆرەوە ئینشاءڵڵا هیوادارم دەرزمان لێ وەرگرت بێ لە گوناه و تاوان خۆمان بە دوورکەین وەفامان بەرامبەر بەخوای پەروەردگار هەبێ